وەربگیرێ لەسەر فەرمانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت لیژنەیەکی تایبەت ڕاستپێرا بۆ زوو چارەسەرکردنی ئەو بابەتە و ئەم بابەتەش جەنابیان هە لە سەرەتای کابینەیەوە پشتگیریەکی بەردەوامی کەرتی کوشت و کاڵ و براجوتیارەکان بووە و هەر بەردەوامیش دەبێت و ئێستاش ئاکامەکەی دەبینین کە ئەمڕۆ براجوتیارەکانمان کێشەکەیان چارەسەر بووە و ئەمڕۆ شایستە دارایەکانیان لەلایەن کۆمپانیای خۆشناو و کارگەی داسەوە وەرەگرن. دەمانەوێت بە ناوی نووسنگەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتەوە سوپاسی کۆمپانیای خۆشناو کاک غەفور خۆشناو و کاک محەممەد خۆشناو بکەین کە توانیان وەکو وەبەرهێنێکی نیشتیمانی لەم پرۆژەیەدا پاڵپشت و هاوکار بن و بتوان ئەو گەنمەی کە کێشەی لەسەر بوو بۆ براجوتیارەکان وەری بگرن و بۆ بواری ناوخۆوەک و بەرهەمێکی ناوخۆیی بەکاری بێنن. خاڵێکی تر کە پێویستە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە چەند ئیجرعاتێکی سەرەتایی و بە دوواداچوون و لێکۆڵینەوە لەلایەن لیژنەی تایبەتەوە دەستی پێ کردووە تا ئەوەندەی لە هەفتەی ئایندە لێکۆڵنەوەکان بە شێوەیەکی ورتر ڕێکاری پێویست بەرامبەر ئەو کەسانە دەگیرێتە بەر کە لەم بابەتە کەم تەرخە بوون یاخود بە شێوەیە لە شێوەکان دەرفەتێکی نابەجێیان قۆسوەتەوە بۆ ئەوەی کە ئەو براجوتیارانەمان نەتوان گەنمەکانیان لە سایلۆی هەولێر لە چوارچەوەی ئەو ڕەسیدەی کە هەیان بووە ئەو 145,000 تۆنە وەربگیرێ. بەڵام خۆشبەختانە بە پشتیوانی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوە تا ئەمڕۆ لێرەدا پرسی چارەسەرکردنی کێشەکانیان ڕاگەێنین و براجوتیارەکان شایستەکانی خۆیان وەرەگرن و کۆمپانیای خۆشناو کارگەی داس هەموو ئامادەکارێکی ژمێریاری کردووە کە ئەمڕۆ جوتیارەکان دەتوانن هەر هەمویان ئەوانەی کە کێشەکەیان چارەسەر بووە ئەمڕۆ شایستە دارایەکانیان وەربگرن. طبعا بە ناوی وەزارەتی بازرگانی و پیشەسازیەوە بە ناوی لیژنەی تایبەتی ڕاستپێرا و زۆر سوپاسی براجوتیارەکانمانەکەین کە توانیان سەبر و تەحەمولیان هەبێ و پش و درێژ بن و ئەو چەند ڕۆژەی لە بەردەم سایلۆی هەولێرمانەوە ماندوو بوون. ئێمە سوپاسیانەکەین و دەستی هاوکاریانە گوشین و داوایان لێ دەکەین لە ساڵانی تر لە پرۆسەی بە بازارکردنی گەنم هاوکارمان بن پاڵپشتمان بن بۆ ئەوەی دووبارە ئەم بابەتانە دروست نەبێتەوە. ئێمە دەمانەوێت ئەوە ڕابگەێنین کە ئەمڕۆ ینی نزیکەی 7,000 بۆ 7,500 تۆن گەنم کە لە سەرەداتا ژمارەکان ئاماژەیان بە 11,000 تۆنە کرد بەڵام توانیمان 7,000 تا 7,500 تۆن گەنم لە براجوتیارەکان وەربگرین و ئەمڕۆ شایستە دارایەکانیان بە خۆشحاڵیەوە وەرەگرن و ئاکامی فەرمانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ بە چای خۆیان دەبینن. زۆر سوپاس. تەمەن ئێمە کاری لیژنەکەمان کردووە بە چەند قۆناغێک. قۆناغی سەرەتایی و ئامانجی سەرەکیمان ئەوە بوو کە ئێمە بتوانین کێشەی براجوتیارەکان چارەسەر بکەین. ئەویش لە وەرگرتنی گەنماکانیان لە قبولکردنی ناڕەزایی و نیگەرانەکانیان لە سایلۆی هەولێر لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی بە هەوڵ و هیمەتی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە توانیمان کێشەی جوتیارەکان چارەسەر بکەین. ئەمڕۆ کە قسە دەکەین یەک دانە سیارەش یەک دانە بارهەڵگری گەنمیش لە بەردەم سایلۆی هەولێر نەماوە و هیچ جوتیارێک لە ئێستادا مراجعەی سایلۆی هەولێر ناکات چونکە هەموو مافەکانیان وەکو خۆی جەبەجێکراوە ئەمڕۆ شایستە دارایەکانیان وەرەگرن. سەبارەت بە لێکۆڵینەوەکان ئێمە ئێستا ناتوانین کەس تۆمەتبار بکەین لەبەرەوەی یاسا هەیە ئەو مادانەی کە پێویستە ئەو کەسانێک کە کەم تەرخە بوون لە ڕێگەی یاساوە مامەڵەیان لەگەڵا بکرێ وەکو لیژنەی بە دوواداچوون وەکو لیژنەی تایبەت کە بە دوواداچوونی ئەو بابەتە ئەکەین. ئێمە چەند زانیاریەکمان کۆ کردوێتەوە
بەداخەوە ئەڵێم ئێمە قەت حەز ناکەین هیچ کەسێک لە وڵاتی ئێمە لە بابەتێکی نەئاساییەوە تێوە بگلێ، بەڵام هەندێک لە فەرمانبەرەکانمان کەم تەرخەبین بێ یاخود گەندەڵی بێ لەو بابەتەوە تێوە گلاون و بەداخەوە بەشێک کەسانێکیش ناتوان بڵێن بازرگان، چونکە بازرگان بۆ خۆی میهنەیەکی پیرۆزە و ئەوەی کە ئێستا ئێمە لێرەین کەسێکی بازرگان و مستەسمرە.